مەلایەکی 12 علمە مفتیەکی گەورەیە پێویستی بەوە هەیە ئەو واقعناسیە فێر ببێ، علمی سیاست فێر بێ، بزانە ئام پارتی وێچێتیان بە ئومەتەکە کرد. بەراخۆ پێغەمبەرێکی مەعسوومی وەکو سەیدنا شوعەیب، سەیدنا صالح هاتنە ناو بازاڕۆم خەڵکی محاسەبی خەڵکیارەکە لەسەر ئەو معاملە خوار و خێچانێکە هەیەیان. ئێبرا تۆت مامۆستایەکی 12 علم و مفتیەکی گەورەی ئەی نابێت تۆ دیفاع لە قوتی ئەو ڕەش و ڕوتە بکەی بەرامبەر بەم نەوت دزین و ئیجرام و ئەم هەموو زەری بەدانانە لەسەر خەڵکی. ئێمە وەزیفەی تۆیە. ئێ تۆ کە نایتە پێشۆ جاهیلی بە واقعەکەی، ئەژنا تۆ بیتە پێشۆ فەرقی بینی تۆ ئیمام خومێنی چێ دەتخوا پێم بڵێ. ئەو دوو چاوی زیاتری هەبوو، خەلیەکانی زۆرتر بوون نەبەخوا، دەماخی گەورەتر بوو نەبەخوا، ئێرادەی بەقووەتر بوو ئەرە بەخوا. ئەی باشە تۆ مەلایەک بۆ هەڵناکەوێت لە ئێمە. ئەی باشە ئەو کەسایەتی ئیسلامیانە خۆیان ڕائگرن بەرامبەر بەم هەموو معاناتە لە هەموو شوێنێ. ئەرە باش ئێمە نەماندی یەکگرتووە شەقێکی تێ هەڵبدرێ لەسەر ئیسلامەکە. نەمان بینی کابرایەکی کۆمەڵ گوێچکەی ڕاکێشن بڵێ وەرە بۆ زیندان لەم قیادانە. ئەوەی احتیلال کە ئەوانی سجن کردوتیەوە لە بەر قەوائمیان هەیە هەموو ناوی بەعسێتیان هەبوو. کەسێک تۆ ناتوێت دیفاع لە دینەکەش بکەی و ئەشتەوێ ئیسلامەکەش بێنیتە پێشەوە، بەڵام بەچی بە کارتەگەی خینە ناو سندوقەکە. ئەم جاران ئەلکترۆنی، ئەم جارە لە کۆریا دروستیان کرد 23 ملیۆنی تێرچوو. ئینشاءڵڵا ئەم جارە لە فەڕەنسا بۆتان دروست دەکەن 46 ملیۆنی تێرچە لە بەیتولمال بەتەما بن.